ئازیزان کورسات مەگەزین بەردەوامە دووبارە تەوەری ستۆدیۆمان هەیە تۆرێکی زۆر تەوەرێکی تایبەتە بێگومان چەمەنێکی بچووک بەڵام هەنگاوێکی گەورەی ناوە لە جیهانی هونەر و میوزیکە ئەو ننکی هەروەها جایکیشی وەکو شاخێک کوردوەتەنەی لە پشتین بەڵام ئەمە هەر بە وتن نییە بەڵکو بە کردداری لە نێو ڤیدۆ کلیپەکەیە ننکی لەگەڵیەتی ئەو کەسەشی کە باسیەکەین میوزیسیان ڤینە فاخرە میوزیسیانی بەتوانە و لێ هاتوو ڤینی گیان بەخێری بۆ کورسات مەگەزین کاتان خۆش بێ ئەم دەرفەتەتان بۆ ڕەخساندوم و واتشم بۆ ئێرە دەستەکانتان خۆش بێ سەرچاومان ڤینێ جان اینجا پێش هەموو شتێک باسی ئەم میوزیک ڤیدۆیەمان بۆ بکە کە بڵاو کردوێتەوە چۆن بووکی ئەم فکرەیەی تێ خۆت حەزە کرد بڵاوی بکەیتەوە یاخود چی بوو بۆمان باسکە خۆم هەر حەزم لێ بوو لە میوزیک کتێبەکە و بە یارمەتی مامۆستا سالار هەرموو شتەکانی بۆ ڕەخساندوم و ئێستا بڵاومان کردێتەوە دەستی خۆش بێت چۆن بۆ حەزت لەوە بوو کە ببی بە میوزیسیان چۆن ئەم ئاوەتە ولا دروست بوو هەر لە مناڵیەوە خەریکی ئێستاش مناڵێ بەس ئەمە مامێت تەمەنێکی بچووکترەوە بەڵێ خۆم هەر لە تەمەنی 8 بۆ 9 ساڵیەوە حەزم لێ بووە لە تەمەنی 10 ساڵیەوە و لە تەمەنی 10 ساڵیدا دایکم کەمانێکی بۆ کڕیم و دواتر چوون بۆ دەورەیەکی هونەری لە ژێردەستی مامۆستایەکی بەتوانە مامۆستا سالار عەبدوڵڵا بە شێوەیەکی ئەکادیمی فێری کردبووم وهەتاوکو ئێستاش هەر بەردەوامی لەگەڵ مامۆستا سالار بەڵێ ڤینە پێم وا بێت تۆ کاتێک بچووکتر بوویت سێری تەلەڤیزۆنە کردووە و لە ئەفلام کارتۆنەوە ئامێرە میوزیکیەکانە بینیوە ئەنجا دوای ئەوە حەزت لە ژەنینی میوزیک بۆ ئامێرێکی میوزیکی بۆ ڕاستە بەڵێ دایکە لە دەرەوە باسمان کردوتی سێری ئەفلام کارتۆنەکانی کردووە کە ئەو ئامێرە میوزیکیانەی بینیوە و توێتی دەمەگوتێتی حەزم لە دراما خۆت بۆمان باسکە چیرۆکەکە بابزانین چۆن بووە خۆم لە تەمەنی 5 ساڵیدا بووم و شێری ئەفلام کارتۆنێکمە کرد وتم کۆمەڵە تەپڵەکان بوون و زۆر حەزم لێ بوو دایکم وتی باجارێکە یەک دۆز گەورەتر بی اینجا و دواتر سێری ئەفلام کارتۆنم کرد و سێری یانی گەم لە گۆرانی کلاسیکەکان دەکرد و دواتر خۆم هێنایە سەر کەمان زۆر حەزم لە کەمان بووە تاوەکو ئێستا شەر حەزم لێیە دەستی دایکیشە خۆش بێت دایکی و نەنکیشی خۆش بێت ئەوەی کە دایکی وتی ڤینە لەگەڵ نەنکیا زۆر ئاسوودەیە جا ئێستاش نەنکی لە بەرامبەری دانیشتووە ئیتر وزەی پێ ئەیات پێمان بڵێ بزانین نەنکە چۆن هەڵکارتەکات ئێستا ئاگام لێ بوو کاتێک کە پرۆڤەتە کرد ئەیوت ئەمەنە ئەمەیانوە لێ بکە فاتەیشی خەریکە فێری میوزیکە خۆی نەنکەم هەر لە مناڵیەوە لەگەڵ ما بووە و لە کاتی ڤیدیۆ کلیپەکەشە هەر ئەویشی تیا بوو وەکو بینیتان ئەو زۆر یارمەتی یابووم یعنی هەر لە سەرەتا و یارمەتی یابووم لەگەڵ خێزانەکەمە و باڵە دایکیشم تەمەنی هەردووکیان درێژ بێت و ئەوەن کە جوانەشە لە نەسێنێت جاڤینی جان حەزەکەین ئێمە و بینەرانیش بەیەکەوە گوێبیستی پارچە میوزیکێک بیت مامڵە چیمان پێشکەشەکەی اینجا پارچە میوزیکەکەشمان پێشکەش ناوی میوزیکەکە دوودڵە باشە بەڵێ خۆی کانی وتوێتی خاکەرمەندکانی بەڵێ باشە ئەمەش گوێبیست بین
دەستەکانت خۆش بێت جاگرستە من و ساوێن بەنگمان خۆش بووە گۆرانەکەمانەوتەوە آخر لەڵی خۆمان منەموتەوە مژە دڵی خۆماموتەوە کەواتە باش هاو بەش بووی نەگەڵ پێێتەوە دیار بوو بەڵام هیوادارم ڕۆژێ لە ڕۆژان بتوانی ئەم پارچە میوزیکانە بژەنیت و ئەو هونەرمەندانەی کە خۆت چێژ لە دەنگیانە بینیت و هەواداری ئەوانیت گۆرانەکە بڵێنەوە لەگەڵ میوزیکەکەی توە ئەجا پێمان بڵێ لە پۆلی چەنیت بەناو هاوڕەکان تا پارچە میوزیکیان پێشکەشەکەی لە چالاکەکانی خوێندنگاکە تا پێشدارە بیت خۆم دەرەچم بۆ پۆلی هەشت ئەم ساڵ بۆ مەکتەب ئەم ساڵ هیچمان نەکرد بوو یانی هیچ فیستیڤالێکمان نەکرد نەخێر بەڵام ڕفیقەکان وێستا دڵنیام سێریەکەن یعنی سێری بەرنامەکان بۆیان ساڵانی ڕابردوو لە چالەکەکانە بەشداریت کردووە لە چالەکەکانی قوتابخانە خۆم لە پۆلی 5 بووم دەرچوون بۆ 6 کردبووم ئیتر پۆلی 6 خۆشمان نەزانین کە بایکۆت کرا و مەکتەبمان کەم هەبوو تر بۆیە خۆشمان هەر لە پۆلی 6 فیستیڤالمان نەکرد و لە پۆلی حوتیشدا کە ئەم ساڵ کە پارێ کرد پۆلی حوتا بوو بە پاش ئەو کاتەش بەس دوو سەیرەمان کرد و هیچ فیستیڤالێکمان نەکرد بەڵام لەوێ بەرهەم پێشکەشکردن دایمە کەمانەکە دەبێت لەگەڵ خۆتا بۆ موشوێنێ بۆی کەمانەکەم نابم بری زۆر ئەترسم یایی شتێکی لێبێت زۆری خۆشە بۆی شوێنێکی نابێت بەڵام ماڵسە هونەرەکەم پێوت بووم ئەگەر یانی هیچ فیستیڤالێکمان کرد پێمەڵێ بۆی دەستکەم بە پرۆڤە لەسەری باشە ڤینە تو ئێستا هەنگاوێکی زۆر گەورەتنا بەو تەمەنە بچووکەوەکو ئاماژەشمان پێەیە تو ئێستا میوزیک ڤیدیۆیەکت بڵاو کردوتۆ ئەی با بڵێن ڤینە لە داهاتووە یاخود هەنگاوی دواتری چیە بێت؟ هیوادارم لە داهاتوودا جارێکە یان هێشتا 2 ساڵ خوێنومە و لە سەرەتای مۆسیقام بەڵێ بەڵام هیوادارم لە داهاتوودا چەند بەرهەمێکی دیکەش بکەم لەگە مامۆستاکەمە زۆر باشە ئێستا ئەمریکامان 2 ساڵە فێری 2023 بەجیا لە ئەمریکامان حەزەکەیت هیچ ئەمریکی دیکە بژەنیت؟ وڵی بەتەوە کەمانم بە تاواتی فێر بم دوایەوە و دوای کەمان خۆم بیریشم لێ کردێتەوە کە خەریکی پیانۆ بم حەزیشت لە پیانۆ هەیە وایە؟ بەڵێ بەڵام جارێکە خەریکی کەمانەکەم حەزەکەی لە داهاتووە بچیتە پەیمانگەی هونەرە جوانەکان بەڵێ ئەو مامۆستا ڕۆژگاریش لێرە بۆ ئەوتوانی لە ئێستەوە جێگە بۆ خۆخۆشی لە بەشی میوزیک بەڵام ڕاستی بڵم خۆم کەمان وەکو هۆبیەک دانە بۆ خۆم وەکو خولیایەک بەڵام خۆم لە ڕاستی تا حەزەکەم بم بە محامی دادواری بە پارێزەر زۆر باشە کەواتە هونەر و پارێزەری ئەمە هیوادارینەوەی کە ببینی لەو شتێک کە خۆت زۆر حەز لێتی باش بێ مامڵە حەز لە چ جۆرە میوزیکەکە و لەگەڵ ئەوەیە چۆن پرۆڤە ئەەکەیت ڕۆژانە چەند سەعات پرۆڤە ئەەکەیت خۆم بۆ میوزیک حەزم لە میوزیکی کلاسیکیە و بۆ کاتی سەعات یعنی بە سەعات من تەمرینەکەم بە زۆری سەعات یعنی تقریبا 4 بۆ 5 ساعت هەموو ڕۆژە هەرموو ڕۆژێک نا ئەگەر ئەو ڕۆژانی کە مەجالم هەبێ بەڵام ئەو ڕۆژانشێک کە مەجالم نەبێ 2 بۆ 3 باشە ڤینە کەس ڕۆژانە لەگەڵ تا بێ کاتێکە خەریکی ڕاهێنانیت؟ بەڵێ نانکم لەگەڵمە لەوێ دانیشتە بۆی هەر سەری ئەویاکە قساکە نانکە لەگەڵ تا نانکم لەگەڵمە لەگەڵ پوریشم 2 پورم هەیە خۆ و هەردووکیشانە لێرن کاتە ئەوانش هاوکارتە بن بەڵێ لەگەڵ دایکیشم هەر بمێنن کاتە تۆ کەسانێکت لە پشتەوە کوشا خوان بۆ تۆ ڕۆژانە لەگەڵ تا ئەبن بۆی کە بتوانیت بە میوزیسیانێکی بەتوانە کە گەورە بووی بەتەمای چی بکەیت بۆیان؟ ئاسیریکەیت سینێکێکە جوانە کە گەورەی بەتوانێتی بە بەرهەمی زۆر جوان دڵیان خۆش بکەیت ببی بە میوزیسیانێکی بەتوانە بەڵێ وڵی بەتەمەی زۆر شتم بۆیان بکەم چکە ئەوان زۆر یارمەتیان بوون ینی لە سەرەتاوە هەر خەریکم بوون و تاوکە سەر یارمەتیم دادەن و هەر کۆنسەرتە هونەریەکان لەوێ حەزکەی بڵێ ڕۆژێک منیش گەورە بم وەکو ئەو میوزیسیانانە لەم کۆنسەرتانەیە بەشدار بم بەڵێ
بە هیوای سەرکەوتنی هیوادارن تۆش بتوانێت بە تەنها کۆنسێرتێک کە گەورە بووی ئەنجام بدەیت و ئێستاش هەرەتوانی ئەو دەرفەتە بخوازیتەوە بێگومان. ڤینا پێم بڵێ وتمان جگە لە ڤایۆلن حەزت بە پیانۆش هەیە، ئەی باشە پێم بڵێ لە نێوان میوزیک و خوێندنە چۆن ئەتوانی با بڵێن ئەم تەوازنە ڕابگریت؟ خوێندن پێش هەموو شتێکە بێگومان. خۆم لە زستاندا هەر خەریکیشم، یعنی لە کاتی مەکتەبە خەریکی کەمانەکەشم بووم. تەنها لە کاتی امتحانەکانە لەگەڵ مامۆستاکەمە ئەموت بە جارێکە ڕایگرین بەری خەریکی سعیەکانم بم و خۆشم هەر خەریکم، یعنی لە کاتی سعیکردنە دوای سعیەکانم چم کەمانەکەم، ئەگەر کاتیشم بۆ ڕەخسا دوای ئەوەش چم کتێبە خوێنمەوە. زۆر باشە. با بینە سەر ئەم کاری ڤیدیۆ کلیپەت. ئەم کاری ڤیدیۆ کلیپ و بەتەنیا کردووانی وەکو میوزیسیان. هاوڕێی کە تێە کاری داهاتوو پلانتانە بێ بەیەکەوە کاری دیکە بکەن؟ ئەویش میوزیسیانپلانێکت خۆم لە دەورە خۆم لە پەیمانگاکەم هاوڕێ دیکە شتێ لەوێ بەڵێ کچێکی لێبوونای ئالین بوو، ئەوی شەرکەمانە ژەنە. بەڵێ ئەوەی ئێستا قسە ناکەین لەبەری هینام ئەو یعنی جایەکە وازی هێناوە یەک دۆست ئیسراحەتەکە لەسەری جارێ لە پشوایە دوایەتەوە بە پەیمانگا. بەڵێ هەردوومان بەتوانین هەر بژین، یعنی حەزەکە ئەویش لەگەڵ تۆیە لە میوزیک ڤیدیۆیەکە بەشدار بێت و پلانتانە کە بەیەکەوە کارێکتان هەبێ وایە؟ بەڵێ. کە ئەم ڤیدیۆی بینی چی وت؟ هاوڕەکانت با بڵێن کە ئەم ڤیدیۆ میوزیکیان بینی چیان وت؟ کاردانەوەیان چی بوو؟ ئەوی جارێکە نازانن، جارێ هێشتا نازانن. ناوەڵی بەس هین بوو پێم وتم بۆی ئەم شۆ سێریکەن، پێوتون کە ئەسە بۆی سورپرایز کردوون لە پرۆگرامەکەیە بۆیتی هاوڕەکانم سێرمەکەن. ڕێزمانەیە بۆ هاوڕەکانە هیوادارین لەوەی کە ئەوانیش پاڵپشتی تۆ بن بۆی کا تۆ بتوانیت بە بەرهەمەکانە هەم ئەوانی شاد بکەیت و هەم هەوادارەکانیشە. ئەم کاری ڤیدیۆ میوزیکە کێ بیرۆکەکەی هەبوو چۆن بوو پاسمان بۆ بکە؟ لە مانگی سێوە خەریک بووین، مانگی سێی ساڵی 2025 یعنی ئەم ساڵەکە لە مانگی سێوە هەر خەریک بووین لەگەڵ مامۆستاکەمە و دواتر لە مانگی 4 مامۆستاکەم ئەم میوزیکی بۆ دانا و دواتر خەریکی پرۆڤە بووین. دواتر لە مانگی 6 چوین مۆنتاژمان کرد تا یعنی تەنها سڵتەکەی و دواتر بەڵێ و لە مانگی 7 ڕۆژی ڕابردە بڵاوتە. بەڵێ باشە زۆریش زۆر دڵە خۆش بوو یەکەم بەرهەمە بوو. بەڵێ باشە ڤینا تۆ ئەمە یەکەمین کاری با بڵێن میوزیک ڤیدیۆت بوو، پێم بڵێ قورسە دروستکردنی؟ زۆر یەویست، ینی کاتی زۆر ویستوە و زۆر پێویستیە کرد کە ڕاهێنام بکەم لەسەری، بەڵام دوای ئەم هەموو ڕاهێنان و هیلاکبوونێ خۆم کردومە. بەڵێ لە کاتی تاقیکردنەوە و شتەکانی شابوو کاتێکە لە مانگی سێ خەریک بوو بێتن لە کاتی تاقیکردنەوەکان کاتی تاقیکردنەوەکان وەستانمان بەڵێ کاتەیە کاتار خوێندنەکە و بەلاوە گرنگ بووە. بەڵێ باشە ڤینا چی یارمەتی دەرتەوێ بۆ هەڵبژاردننی ئەو پارچە میوزیکی کە ئەتەوێت بیژەنیت؟ هیچ با بڵێن هەڵبژاردنێکی خۆتی تایە خۆت حەزر لە چ پارچە میوزیکێکە کە بیژەنی؟ یعنی هەڵ ئەبژێرە بوون پارچە میوزیکی وتی بیژەنە خۆ هەڵبژاردن خۆم هەڵێبژێرم و مامۆستاکەشم بۆ مەکا بۆ ئاستی خۆم، یعنی لە ئاستی خۆتە کە بتوانی بیژەنی. بەڵێ لەبەروی کە لە ئێستا 2 ساڵە خەریکە و هێستا لە سەرەتاکەم، یعنی دەوردە میوزیکەکانیشە قورستە بێ مامۆستاکەش ڕاهێنانەکانی قورسترەکان. ئێمە هیوادارین ڤینا ببینینەوانێ لە لووتکەیا بێت لەو بوارەی کە خۆت ئارەزەکەی هەم لە پارێزەرێتی و واروە هەم لە کارە هونەریەکە شکال لایەنە میوزیکەکەت هەڵبژاردووە. زۆر سپاس دەکەین کە ئەمڕۆ ئێوارە لە پرۆگرامی کورسات مەگەزین ئامادە بووی. ئەمە زۆر سپاسی دووبارە ننکی و دایکی و خێزانەکەی یەکەن لەوەی کار پاڵپشتی مناڵەکەیانەکەن کە ئێستا حەز و خولیا و ئاواتێکی هەیە ئەوان ڕێگریان لێ نەکردووە، بەڵکو هەنگاو بە هەنگاو لەگەڵ یا خەریکن هەتاوەکو ئەیگەیەن نەلووتکە. دووبارە سپاس دەکەین ڤیناگیان، دەستەکانی ئێوە خۆش بە زۆر سپاس دەست خۆش بێت.